بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر دواکەوتنی موچەی مانگی حوتی موچە خۆرانی هەرێمی کوردستان دەکەین. دیارە بە پێی زانیاریەکان لیستی موچە گەشتۆتە وەزارەتی دارایی عێراق و هەم بۆ هێز زەمینیەکان هەم بۆ خانەنشینان، بەڵام پێویستی بە وردبینی وەزارەتی دارایی و چەند تێبینیەکەیە لەسەر لیستی موچەی مانگی حوت. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکاری دواکەوتنەکەی دەکەین و ئەو لەمپەرانەی کە دێنە بەردەم لیستی موچە و موچە مانگانە هۆکارەکەی چییە؟ هەروە بەپێی راپۆرتی وەزارەتی دارایی عێراقیش لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بڕی 4 تریلیۆن و 565 ملیار بۆ موچەی موچە خۆرانی هەرێمی نێردراوە. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی ماوە بەسەر کوێرم 230 ملیاری ڕادستی عێراق کردەوە و بەشێک لە داهاتی ناوخۆ کە تاکو ئێستاش کێشەی لێسەرە. ئەم پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دلێر مەحموود ئابرووریناس و پەرلەمانتاری پێشووی کوردستان، هەروە سەباح قارەمانی ئەندامی پێشووی سەکرەداتی کۆمەڵی دادگەری قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئەمەدەمتان دەکەین. مامۆستا دلێر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەتەکەم بۆ خۆتان و بۆ تەلەڤیزیۆنەکەتان و بەخێراتنی زۆر بەخێر بێت. سەبارەت بۆ کاری دواکەوتنی موچە ئەوی مانگی حەوت تقریبا 15 ڕۆژێکە لیستی موچە نێردراوە، بەڵام تاکو ئێستا موچەکە نێردراوە. ئەوەی کە پێویستە لیستی خانەنشینانیش بە وردبینی کراوی بڵین بە هاوتاکراوی نێردرا بوو. هێز زەمینیەکان دیوانی چاودێری دارایی عێراق لێرە بوو نزیکەی 3 هەفتە بە هەمان شێوە. هۆکاری دواکەوتنەکەی پەیوەندی بە چیەوەی؟ کاخەکەم ینی بەڕاستی ئەگەر ئێمە سیرکەین پەیوەندی هەیە بە حکوومەتی بە شێوەیەکی سەرەکی و یەکەم بە حکوومەتی کاربڕەکەری هەرێمەوە، ئەنجا بە حکوومەتی عێراقی فیدراڵیەوانێ هەردووچان. ینی بۆ نمونە ئەبواە حکوومەتی هەرێمی کوردستانی کاربڕێکرد، یعنی ئەمەی بە دەرفەتێکی بە چاک بزانایە کە قەراری مەحکەمەی ئیتیحادی دەرچوو کە موچەی فەرمانبەران موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو موچەخۆرانی عێراقا هاوتا بکرێتەوە. ئەوە بە دەرفەتێکی باسی بزانیا، چونکە خۆمان ئەزانین کە ماوەیەکی زۆر لەمەوە پێش ساڵانە چەند موچەیەک نەئەدرا، لێبڕین هەبوو، پاشەکەوتە بوو، کەواتە ئەو کە هاتووەتە پێشەوانێ ئەمە بە قەنەعەتی من ئەوە حکوومەتی هەرێم زۆر بە باشتر بشوارەتە پێشەوانێ و هەچی ئیدعایەکی شتێکیش بکرێت لەسەر ئەوەی کە عەلا ئەساس ئەو شێوەیە لە قوارەی هەرێم بەرەو کزیەبان نەخێت. قوارەی هەرێم قوارەیەکی دەستوریە، قوارەیەکی دەستوریە وا بە ئاسانی قوارەی هەرێم بەهێز نابێت. بەرپرسیارەتێکی چیە نۆ حکوومەتی کاربڕێکەکە حکوومەتی ماوە بەسەر کوێرم بەرپرسیارەتەکەی چی کە جێبەجێی نەکردووە لە دوای بڕارەکەی دادگای فێدراڵیەوە؟ دەبوایە حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان ئەبوایە بەپێی ئەو بڕیارەی دادگای فیدراڵی کە داوێتی ڕێک بەپێی ئەو بڕیارە ئەنەی دادگای فیدراڵی هیچ کەم و کوڕیەک، هیچ کەم تەرخەمیەک، هیچ منجەک، هیچ ئەم سەر و ئەو سەرپێکردنێکی نەکردایە. ئەوەی کە ئەو داوایەکە داوای لیستی موچەی موچەخۆرانەکە بە سەربازی و بە مەدەنی و بە ئەم نێوانێ ئەوایە هەمووی زۆر بەڕێکی بناردایە لەبەرەوەی حکوومەتی ینی ڕێگە بگرێت لە حکوومەتی عێراقی فیدراڵی کە هەموو مانگێک کە لیستەکان دەنێرێ بڵێ ئەو کەم و کوڕیتایە ئەو شێوەیەتایە بەو شێوەیە ئەوایە بەنسبەت حکوومەتی عێراقیشەوە، ینی ئەوایە هەل لە بەردەوام سوور وایە لەسەر ئەوە تاکیدی بکردایەتەوە لەسەر ئەوە بۆ حکوومەتی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم کە پێویستە لیستەکانتان بە مەزبوطی و بەڕێکی و پێچی بنێرن، یان ئەوایە هەر زووتر حکوومەتی عێراقی فیدراڵی لیژنەی بناردایە لە کۆمەڵی کەسی شارەدا لە مەحاسبین و لە مدەقیقین و لەوانەی کە تەنزیمی موچەکەن بۆ هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی لێرە بیتوانیا پێی بوتنایە کە بەم شێوەیە بەو شێوەیە بنێرێت. بەڵام بەداخەوانێت تاکو ئێستا هەردوو لایەنتیان کەم تەرخەمن، بەڵام کەم تەرخەمی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانە، چونکە ئەم موچەیەکەیرێ لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستانە، لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها بڕیاری دادگای فیدراڵیش دەرچووە. تو ئەو بڕیاری دادگای فیدراڵی و کۆی کە ئێمە ئەزانێ لە عێراقا بڕیاری دادگای فیدراڵی بات و مورزەمە ئیتر ناتوانرێت تۆ نەڕخنەی لێ بگری نە بە کەم و کوڕی جێبەجێیکەی. هەتاکو ئێستاش سیرەکەی بۆ نمونە ئەم موچەی مانگی تەمووس، مانگەکانی تری شەر بێکێشە نەبووە، ئەم موچەی مانگی تەمووس سیرەکەین چەند ڕۆژە پێش ئێستا
لە دیوانی چاودێری دارایی عێراق وتی ئێمە لێبووینەتەوانێ لە تەدقیقکردن و وردبینیکردنی موچەی لیستی موچەی فەرمانبەران و نردومانە بۆ وەزارەتی دارایی. وەزارەتی دارایی حەقی خۆیەتی کە تێبینی هەبێت لەسەری تێبینی هەبێت لەسەری بەڵام ئەوە زووتر ئەو تێبینیانەی هەبووە لەسەر بیناردە بۆ دیوانی چاودێری دارایی و ئەژوایە حکومەتی هەرێم یعنی هێندە دەستی نەکا بە حکومەتی عێراق هەر مانگێک بە شێوەیەک بینێرێت یعنی ئەوە بەواقع لە قازانجی نە لە قازانجی حکومەتی هەرێمە نە لە قازانجی خەڵکە بەڵکو لە زەرەری هەردوو لایە ئەوەشی کە لێی هیچ خەمی نییە حکومەتی عێراقی فیدراالیە چونکە بە پێی یاسا ئەڵێتەوە لیستەکانە نامنتەزەمە لیستەکانە کەم و کوڕیتایە لیستەکانە ناوی دووبارەی تایە لیستەکانە ژمارەکانی ئەگۆڕێ مانگانە لیستەکانە بڕی پارەکانی ئەگۆڕێ مانگانە یعنی ئەمە خەتای حکومەتی هەرێمە ئەوایە هیچ دەرەچەیەکی نێشتایەتەوانێ بەو شێوەیەی کە هەیە هیچ دەرەچەیەکی نێشتایەتەوانێ وەشی تر هەیە دوایی باسیەکەین ینی کۆمەڵە زەرەرەکە حکومەتی هەرێم لە ئەم کات بە فیڕۆدانە ئەم دەرەچەکردنەوانە ئەوەی کە زەرەرەکە ینی بە دەرەجەی یەکەم هاوڵاتیان و حکومەتی هەرێمیش خۆیەتی باش دێمە خزمەت کاکسەبات جەنابش بەخێر بین دەمەوێت سەرنجی بەڕێژ بزان لەسەر دواکەوتنی موچەی مانگی حەوت کۆمەڵە قسە دەکرێت بۆ نمونە ئەوەی کە لیستەکان وەکو پێویست نەبن شارەزایەکی ئابووری عێراق باسی لەو کرد بوو خەرجی موچە لە 950 ملیارەوە بەرز بۆتەوە بۆ 1 تریلیۆن بۆ ئەو دامەزرانە نوێیانەی کە کراوە بازەکەەوە هۆکارەکەیەتی سەرنجی بەڕز لەسەر دواکەوتنی موچە بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە جەناب لە جەنابی مامۆستا و میوانە بەڕێزەکان کاک حەکیم بەداخەوە ینی لە هەرێمی کوردستان موچە هەواڵ بێ موچە بەرنامەی لەسەر بکرێ لە حکومەتێکی تەندروستدا موچە کات و بەرواری خۆی لە مانگا دیارە و فەرمانبەر موچەی خۆی وەرەگریانی ئەوە شکستی حکومڕانیە یعنی دەبێ حکومەتە دان بەوەدا بنیە کە شکستی خواردووە لەوەی تەنانەت موچە کە شتێکی نۆرماڵ و حاڵەتێکی تەبیعیە ئێستا بووە بە هەواڵ و لەگەڵەوەشدا ئێستا زیادی کردووە ئەسڵەن ناردنی موچە بووە بە هەواڵ یعنی تۆ سێر ئەو کارەساتە ناردنی موچە ینی هەواڵی بەپەلە هەواڵی بەپەلە حکومەتی هەرێم موچەی ئامادە کردو لیستی موچەی ئامادە کردو بینێرێ هەواڵی بەپەلە ئەوە حکومەتی هەرێم ناردی ینی بەڕاستی ئەمە ئەو پەڕی شکستە ئەو پەڕیانی تەواوی شکستی حکومڕانی ئەم هەرێمەیە ئەوەی کە بۆچی ئەمجار موچە دواکەوتووە ئەوە دیارە لەو کاتێک کە دادگای فیدراالی بڕیاری داوە و موچە هەر بەردەوام هەموو مانگێک دواکەوتووە و هەموو مانگێکیش بەهانەی حکومەتی ناوەند ئەوەیە کە لیستەکانی حکومەتی هەرێم پڕ لە کەم و کورتیە و با بڵێن کەم و کورتێکی زۆری تێدایە دوای ئەوەی ئەوان وردبینی دەکەن ئەم جار ئەوەی کە من بە دوواداچوونم کردو هەندێک پەیوەندیمان بە هەندێک پەرلەمانتار و ئەوانەی کە ئاگادارن لەو بابەتە یەکەم هۆکار ئەوەیە کە حکومەتی هەرێم لیستی خانە نشینان کە 250,000 ئێمە خانە نشینمانی نردوێتی ئەم جار بە هاوتا لەگەڵ خانە نشینی عێراقا نردوێتی ئەمە حکومەتی ناوەند تەبعاً وردبینی تێدا دەکا و دوجار نازانین ئایا حکومەتی عێراقی ئەمە قبول دەکات چونکە هەندێک خاڵی تر هەیە پێوەستە بەمەوە بۆ نمونە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ و کۆمەڵی شت عێراقی ئایا عێراق ئامادەیە ئەوە چاوەڕێ دەکەین لە داهات و عێراق ئامادەیە کە ئەم هەموو زیادەیە بخاتە سەر موچەی خانە نشینین لە بەرامبەرەوە هەرێم هیچ ئەرکێک جێبەجێ نەکا هۆکارێکی ترەوەیە کە لیستی هێزە ناوخۆکان 300,000 ناوە ئەم جار بە تەواوی زانیاریتر لەمە پێشەموو جارێک بە جۆرێک لە مۆتەلەوە بە نەوعێک بە کۆد نردوانە ئەم جار بە ناچاری چکە من پێم سێریانی حکومەتی هەرێم دەزانێ هەر دەبێ ناچار بێ دەبێ و برارەی دادگا جێبەجێ بکە و بە تاکید حکومەتی ناوەندیش وردبینی تێدا دەکا بەڵام نازانم بۆ بە یەک جار ڕاستی ناکاتەوە بۆ ئەم دەستی بەدەستی و ئاکا کە هەمیشەش موچەخۆرانی هەرێم زەرەر بکەن کەەوە موچە وەکوتم ئەمڕۆ هەشتی مانگ بۆ هەشتی هەشت کە عێراق موچێ مانگی حوتی کۆتایی پێهێناوە و داوای دەکاڵێ ئەگەر هەرێم لیستی خۆی بەڕێک و پێکی بنێرێ ئێمەش لە هەمان کاتا موچەی موچەخۆرانی هەرێم دەنێرین ئەوەیەکێکی ترە لە گرفتەکان ئێستا لە وردبینایە
و عێراق وردبینی ئەوە کا لەسەر ئەو ناو زانیاریانە کە دوجار وەکو خۆیان دەڵێن دوای وردبینیەکان ئەو کاتە تێبینیەکە گەر هەبوو عێراق ڕادستی هەرێمی بکاتەوە یاخودەوەیە کە قوبوڵی کاو براری ناردنی موچە یەکەم جارە لیستی خانەشینان بە هاوتاکراوی بە پیاسی خانەشینێکی تو عێراق بچێتەوە وەزارەتی دارایی وایە لەگەڵ هێزە ئەمنیەکانیش هێزە چەکدارەکان بەڵێ بەناو زانیاری وەڕۆژوەزارە بەناو پێشتر نەڕۆیشتووە بەکات هەیە بەڵێ بەتەکید حکومەتی ناوا وا دەڵێ چکە لە ئێمە مەسەلەن بۆ نمونە وردبینی دەکەن لەو هاوتاکردنا و دوجار لەو ناوانەی هێزی ناوخۆ و بەتەکید کە کەم و کورتی لە بەشەکانی تریشەیە کاک حەکیمێکێک لەوانە بەتەکید وەکو جەنابە داماژەت پێدا یعنی موچەی ئەم مانگە بە پێ ئەو لیستە زۆری زیادە لە موچەی مانگێش ینی ئەمە تێبینیە لە لای حکومەتی ناوەند بۆچی چەند هزار کەس بە نزیکەی وڵەن 200,000 کەس ینی بە عموم لە کۆی وەزارەتەکان ینی ناو زیادی کردووە لە کاتێکە ئەوەی کە هەست بکرێ حکومەتی هەرێم هیچ بابەتێکی دیساوەکو بڵێت تەعیناتی ڕانەگەیاندووە ینی بڵێن لیستی مانگی لە مانگێکی تر ناچێت بڵێ بڵێ ئەوەیە کێکە لە تێبینەکان بڵێ لە ڕووی مثلە ناو و ژمارە و عەدەدەوە لە وەزارەتەکانە زیاد هەیە و حکومەتی ناوەند ئەمەی لەلا تێبینیە ئەم زیادانە چییە حکومەتی هەرێم لەکوێ ناوە کە ڕوونە بەڕاستیەوە جۆرێکە لەو گەندەڵی و لەو جاری وایە کۆ ناوە وەهمیانە و لەو شتانەی کە حکومەتی هەرێم پێشووتر بەڕێ کردووە ئێستا حکومەتی عێراق دیارە ناچارێکە جا نازان بە چ جۆرێک ئەوانە زیاد کراوە جا لە ڕێگەی حیزبیەوەیە بەبێ ئەوەی هیچ تەعیناتێک ڕاگەاندرابێ و هاوڵاتیانی کوردستان بزانن ئەوە بەڕاستی پرسیارێکە لای حکومەتی ناوەند و ئێمەش تا ئێستا وەڵامێکی دروست نازانم لە هەرێم منەمان بیستۆ چی بێ وەزارەتی دارایی هەرێمیش بێدەنگە خۆی بێدەنگ کردووە ئەوە تێبینیەکە کاک حەکیم بەڕاستی تێبینێکی جددیە لە لای من بەداخەوە بەڕێز وەزیری دارایی هەرێم سەر بە حیزبێک و کاتی خۆی ئۆپۆسیۆن با بڵێن لە دەرەوەی دەسەڵاتی ئەو دوو حیزبەی کە هەمیشە کوردستان ئەم بەم ئاقارە بردووە ئێستا دەبینین کە بەڕاستی هەر جاری موچە با بڵێن لیستی موچە بە نەوعێکە هەر جاری کەم و کورتێکی هەیە ئایا وەزیری دارایی یا وەزارەتی دارایی بەگشتی نازانن موچە ئامادەکەن هەستی پێ ناکەن یان نەخێر خۆیان هەست بەو کەم و کورتیانە دەکەن لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتەوە ئاراستە دەکرێت و دەبێ وابێ بەڵام ئەوان لێ بێدەنگن ئەمە بەڕاستی پرسیارێکی جددیە ئومێد دەکەم وەزیری دارایی وەڵام باتەوە بۆچی هەموو مانگێک لیستی موچەی هەرێم کە ئامادەی دەکا عێراق تێبینی لەسەری هەیە کەم و کورتی هەیە زیاد و کەم هەیە بۆچی وایە ئایا وەزیری دارایی وەزارەت ئاگایان لێ نییە یان نەخێر قوبوڵیانە ئەو کەم و کورتیانە ببێ من ئومێدەوارم کە وەڵامێکی دروست وەرگرین سوپاس دەکەم دەیم و خزمەتت مامۆستا دلێر سەبارەت بە زەرەرەکان کەوتت ئەم دوکەوتی موچەم ئەوە بۆ خەڵک کە دیارە زەرەرە بەس بۆ حکومەتی ما بەسەر کوێری میش زەرەرە چووکەوان ڕەنگی خۆیان نایانەوێ موچە بێت و بۆی بڵێن لە عێراقی شەمان دوکەوتنی موچەیە و عێراق خەڵک دەچەوسێنێتەوە خۆی ئێمە ناڵێن حکومەتی عێراقی مافەیە بە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بە خەبات و تێکۆشان و خوێن و ماندبوونی خۆی ئەم حکومەتەی بەدەستهێناوە بەڵام لە هەمان کاتیشا لە زۆر کاتیشا کە زۆر بڕیاردەر ئەچێ لەوانەیە کە لە حکومەتی عێراقی فیدراالیەوە دەرەچێت لە قازانجی حکومەتی هەرێمی کوردستان و قازانجی موچەخۆران و هاوڵاتیانیش بێ یعنی دەوایە ئەو بڕیاری دادگای فیدراالی کەدای لەسەر مەسەلەی یەکسانکردنی موچەی سەرجەم موچەخۆرانی عێراق کە هاوتا بکرێت دەبواە حکومەتی هەرێم دڵخۆش وایە لەبەرەوەی خۆی ئەیزانی کە ماوەی چەند ساڵە موچە بە کەم و کوڕی ئەیات و بەردەوام ئەوەی ئەوت کە ئێمە داهاتمان بەشمان ناکات داهات کەمە کە داهات کەمە ئەی بۆچی ئەو بڕیاری دادگای فیدراالی جێبەجێ ناکەیت کە هەیە وەکو خۆی بۆ مانگانە بە کەم و کوڕی ئەینێری ئێستا بۆ نمونە کە ناردوێتی ئەو لیستانی کە ناردوێتی بۆ هەموو مانگێک وکو مامۆساژی شارەتی پێ هەموو مانگێک لیستەکان لە ژمارە و لە بڕی پارەیە جیاوازی هەیە یعنی ئەمە ئەو زیانانەی کە ئێمە بە پێوە بڕیاری دادگای فیدراالی کە هەرێمی کوردستان و حکومەتی فیدراالیش لێیەکە بۆ نمونە ئەوەی کە ئێستا بۆ ئێمە دەرنێنرێت لە بودجەیە
تەنها موچەمان بۆ دەنێرێت ئەجینا بودجەی وەبەرهێنانمان بۆ نەنێراوە تا ئێستا بڵێ پارەی بودجەی وەبەرهێنان کە پرۆژەکانەکات ئەمانەمان هیچی بۆ نەهاتووە لەبەرچی لەبەرەوەی حکوومەتی هەرێم تاکو ئێستا لیستی موچەکەی ڕاست دەکردوێتەوە داهاتی نانەوتی نەناردووە کە داهاتەکانی ناوخۆیە ئەمە سەیری کە ئێمە پارەی ئەو پرۆژانەشمانە تاکو ئێستا بۆ نەهاتوەوەی کە هەیە ئەوەی کە هەیە تاکو ئێستا 4 تریلیۆن و 565 ملیار هاتووە بۆ موچە ئەمە کە لە ساڵی 2024 وزارت دێرە عێراق راپۆرتەکەی بڵاو کردبەوە دەڵێ پشکی هەرێم 5 تریلیۆن و 73 ملیار ینی 508 ملیار هی پرۆژە و خەرجی دامەزگەکانی حکوومەتە لەو ماوەیە نەهاتوە لەو شەژمان لەو ماوەیە نەهاتووە لە ماوەی ئەو شەژمانە بۆمان ئەمە لەلایەکەوانێک کە ئێمە چەندەها پرۆژەی بەردەوامانە ینی ڕاوەستاوە ئیشی تیا کراوە پارەی تا سەرف کراوە تاکو ئێستا پرۆژانە تەواو نەبووە کە ئەمە چی زیانە بە بەڵەندەرەکان وە چی زیانە بە کرێکارانی ناخۆ لە بەرەوەی هەلی کاری کەم کردوێتەوە ئەگەر ئەو پارەیە بنێرایە هەڵبەتە هەلی کار زیاد بوو هەڵبەتە کرێکاران کاسبکاران هەمووی تاکو ڕادەیەک ئەبوژایەوانە لەم کەوەر بازاڕی ئێستا نە ئەمان نەختێ بازار بەرەوە خۆشی ئەڕۆشت یعنی ئەمە ئەوە یعنی وەرە سێری کە لێرا کەواتە ئالەوەشە ئێمە هەرزەرمانە لە لایەکی ترەوانەیە سەر مەسەلەی سوتەمەنی یەینە سەر مەسەلەی سوتەمەنی سیرەکەین ئێمە سوتەمەنی بە نرخی پاڵپشتی کراو کە حکوومەتی عێراقی دەیدا بە شارەکانی تری غێری هەرێمی کوردستان بە پارەیەکی زۆر کەم کە هاوڵاتیان سوودی لێ ئەبێنن چ لە بەنزین چ لە گازوایل چ لە نەوتی سپی ئێمە لەوانش هەر لە هەمان کاتا بێبەشین لە هەمان کاتە ئەگەر ئەم بڕیارەی دادگای فیدراڵی بە کاملی کە هەیە ئەوە ڕوونە لەبەر ڕوونە و ئاشکرا و نووسراوە کە ئەلە چۆنەوە چۆنی ئەگەر ئەوە جێبەجێ بکرایە ئێستا کۆمەڵێ باقی فیدراڵی حکومی کە هەیە ئەگەر بکرایەتەوانێ ئەم باقانە ینی کۆمەڵێ سلفیان ئەدا بە خەڵک وەکو سلفەی نیشتەجێبوون خانووکردن بە هاوڵاتیان و هەروە سلفەی پیشەسازی سلفەی کشتتوکاڵی سلفەی گەشتیاری کە ئەمانەش هەر لە هەمان کاتە چێ سوودی لێ ئەبێنی ئەو پارەیە ئەچوە ناو خەڵکەوە ئیشی پێکرا کە ئیشی پێکرا لە کرێکارێکەوە تاکو دوکاندارێک و تاکو هەموو کەسێکی تر سودمەند دەبوو لەو پارەیە کە هەیە لە مەشە هەر ئێمە زەرەرمان کردووە ینی سێری کە زەرەری ئەم دەستیکردن و ئەم منجەمنجکردنەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم یاخود بڵین حکوومەتی هەرێم لەگەڵ ئەو بڕیاری دادگای فیدراڵی ئێمە وەکو دانیشتوان وەکو خەڵک زەرمەندی زۆر گەورە بووین و تاوەکو بەم شێوەیەش بێ هەر ئێمە زەرمەند دەبین چونکە بەنسبەت حکوومەتی عێراقیوانێ بەنسبەت حکوومەتی عێراقیوانێ ئەو ناڵێن هیچ گەندەڵێکی تیانە بەڵام هیچ نەبێت لە کۆمەڵشتا بەڵێ وەکو پێویستەرکی خۆیان جێبەجێ کردووە لە نردنی پارەکەەوەی کە لە سەریان بووە ئەوانی شەزانی چۆنە ئەوانی شەرعی نەشت منجەمنجی بە ڕێگە ڕاستیەکە ناگرن ئەوان ئەیانەیە تەڵێ ئەگەر بێت و بە پێی بڕارەکانی دادگای فیدراڵی هەمووی بێت ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ ئەەکەین بەڵام نازانن ڕووەکە ڕووی تیرەکانیان حکوومەتی عێراقی فیدراڵی ڕووی تیرەکانیان بۆ ئەکەنا دانیشتوان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ نایکەنە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان یعنی بۆ نمونە زۆر بۆ کردوەوە بۆ نمونە ئێمە ئێستا کە ئەڵێ بانکیکردن بڵێ ئێستا ئێمە کە ئەڵێ یەکێک لەو شتانە حکوومەتی بەپێی بڕارەکەی دادگای فیدراڵی و حکوومەتی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی فیدراڵی داوای چیەکات ئەلە بە تەوتینکردنی موچە هەتاکو ئێستا بنازانم حکوومەتی ئێمە ئەم پێداگرێ لەسەر هەژماری من خۆم و کەسێکە زانێ بۆ چییە هەر تەنها بۆ ئەوەیە کۆمەڵە ڕسوماتی لێ ئەخورێت تەنها بۆ ئەوەیە ئیسپاتی بکات تەنها بە شکلی کە ئەمە فعلی نییە بە خەڵک بڵێ موچە لە دەستی منایە لە دەستی حکوومەتی فیدراڵیە نییە بابە بێهێزی و بەهێزی لەوەدا نییە موچە لە دەستی ئەما بیان لە دەستی ئەوە بێ موچەخۆر لە هەموو دنیا پێویستە موچەی خۆی بدرێتێ تەوتینی موچە لە مەودوان بە قەناعەتی من ئەگەر لیستی موچەکانیش بە تەواوەتی بنێرێ ئینجا بەسەری تەوتینی موچە لە داهاتووە ئەمیشە بێتە کێشەی زۆر گەورە لە بینی حکوومەتی هەرێم و زایدەن موچەخۆرانی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵیە سەبارەت بۆی کە هەستێک هەیە کە دەسەڵاتدارانی هەرێم پێیان خۆش بێ موچە لە بەغداوە دوا بکەوێ بۆی بڵێن وەکو چۆن لە سەردەمی ئێمە لێبڕینی موچە خواردنی موچە بۆ ئەو تا لە بەغداش دواکەوتن هەیە بەڵێ بە دڵنیایەوە
حکومەتی هەرێم زانین چۆنەکە لە بەرەوەی کە لە هەنگاوەکانی پێشوو شکستی خواردووە بەدەست کۆمەڵێک گرێبەستی شکست خواردووەوە بەدەست جۆرێک لە گەندەڵی و تەعیناتێکەوە لەوانەیە لە بۆ ئەوان پێویست نەبوو بێ بە جۆرێک لە ئەو قەرزانەی هاتووەتە سەری وەکو خۆی دەڵێ کۆی ئەمانە وای کردووە ئێستا حکوومەتی هەرێم یەکەم پێی خۆشە موچە لە لای خۆی بێ بۆ ئەوەی کە هەر جۆرێک ویستی یاری پێ بکە ئەوەی کە ئەبینین هەرچی موچەخەری ئەم هەرێمە هەیە بە چەند ملیۆنیان ئێستا پارەی لای حکوومەتە و خۆشی بە خاوەنی ناکە هەر ئەسڵەن ڕاستە لە هەندێک چاوتوێتەوە وەکو هینێک ماوەتەوە بڵین پاشەکەوتێک بەڵام پاشەکەوتێک کە هیچ کەسێک بەرپرسیارەکەی هەم ناگرێت هاوڵاتیان بە ڕێژێکی زۆر کەمیش بێ لێی سوودمەند بن لە کاتێکا دەتوانیان ئێستا بۆ نمونە هەموو زۆر جارتم هەر بەلای کەمەوە حکوومەتی هەرێم بڕیار بدە ئەو موچە خۆرانەی قەرزاری حکوومەتی هەرێم من لە ڕێی لە ئاو لە کارەبا لە زەریبا لە مەسەنە بۆ نمونە هەر بەعینێکی هاتوچۆ کۆی ئەمانە ئێوەرە بە سیستەمێکی دروست لە عقل هەر ئەوە وەرگرەوە هەم حکوومەت قەرزەکانی لە کۆڵ دەبێتەوە هەم هاوڵاتیان بەلای کەمەوە کەمێک سوودمەند دەبن لە پاشەکەوتەکانیان هیچی قوڵ هەر دەڵێەوە قەرزێک لامە بەبێەوەی بەرپرسیارەیە هیچ هەڵگرێت و هەتا سێ موچەی ساڵی پێشوو ئەسڵەن هەر ئەڵێ لە ئەستۆی ئێمەنیە لە ئەستۆی حکوومەتی ناوەندە حکوومەتی ناوەندی دەڵێ وەرە با پاکتاو بکەین ئەسڵە من پارەی خۆم ناردووە بە تەواتی تۆ خۆت چی لێکردەوە بە قەرزە داوە تۆ چی لێکردەوە هیچ بەرپرسیارێکی لە ئەستۆی ئێمەنێ بۆیە حەز دەکا بەم ئالێتە بەم بە کوردی بڵێن بەم ئاوەلێڵە کە ڕاوی تێدا بکە سەبارەت بە ڕادەستنەکردنەوەی ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێکرد ئێستا بۆی ڕادەستنەکردنەوەتەوە نزیکەی 9 ملیار دینار نهاتووە کە پارەی پرۆژەکان و بەرهێنان خەرجدان وەزگەکانی حکوومەت نەوتەکەش کە لێرە دەفرۆشرێت هیچ سوودی لێ دەبینێت داهاتەکە یاخود بە قاچاغ و وڵاتانی تر سوودی لێ دەبین جا لە ڕووی داهاتەکەی بێ کە خەڵک سوود لێ لە ڕووی سوتەمەنیشەوە خەڵک سوودی لێ نابین هاوڵاتیانی کوردستان ئێستا هیچ سوودێک لە داهاتی ئەو نەوتەی کە بە قاچاق دەفرۆشرێ و هیچ داهاتێکی ناخۆش نبینن بۆ یەکەم لەبەرەوەی کە موچە لە عێراقەوە دێ حکوومەتی هەرێم لەو پارەی موچە نادا دومیش هیچ پرۆژەیەک نبینین پرۆژەیەکی زۆر گەورە و هەرێم بەرەو پێشەوە ببە ئەو پارێکی نادیارە ینی بەڕاستی زۆر عجایبە لەوانەیە من بە تەسەوری خۆم هەندێکی هەوڵ بن ئەو شکستانەی کوم پێمەوە ئەو گرێبەستە شکست خواردووانە ئەو قەرزانەی کە لەو ڕێگە و تووشیان بووە کە ئەم حکوومەتە لێ بەرپرسن ئەگەر دەسڵاتێکی عادلانە هەبێ بێ بانکرێن بدرێن بە دادگا ئێوە بۆ میلەتان تووشێ قەرزە کردووە کە ئێمە نازانین بۆ نەوتمان فرۆشتووە داهاتی ترمان هەبوو ئەوەندە قەرزار بووین ئەو گرێبەستە شکست خواردووان هەندێکی پێم وایە لەوە سەرف دەکرێت هەندێکی دەبرێت بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار کە ئەو هەموو تەخشان و پەخشانە لە نێوخۆی حیزبی پێ دەکەن و دیارە هەندێکی کەمیان ناردووە ئەوەی کە ئاگادارین وەکوتی ینی هەرێم طبعاً عێراق داوای کردووە دەبێ هەرێم تەواوی موچەی داهاتی ناوخۆ و گومرگەکان هەمووی ڕادەستکە دوایی حکوومەتی ناوەند لە 150 با بڵین داهاتی گومرگەکانی بۆ دەگێرێتەوە حکوومەت هەرێم ئێستا چی کردو ئێستا هیچی ڕادەست نەکردو هاتووە بە لێکدانەوەی خۆی لە 150 گومرگی ناردۆ بۆ عێراق یعنی ئەمە برارەکەی تۆ جێبەجێ دەکەین وەکووە بڵێ کاکە تۆ کە گومرگ لە 150مان بۆ دەنێریتەوە ئێمە لە باتیوا لە 150 کەس بۆ دەنێرین و ئەمە حکوومەتی عێراق قبوڵی نییە بەڕاستی وە پێچەوانەی برارەکەی دادگای فیدراالیە بۆیە جارێک 85 ملیار جارێک 74 جارێک هەفتای نردووە کوردم عمومەن 229 ئەوەندە ڕۆیشتووە عێراق هیچێک لەوانە کە داوایەکە ئەم داهاتی ناوخۆی دەبێت ڕادەست کرێ و دوجار عێراق من پێم وانە کۆڵەمە بدا ڕاستە ئێستا بە پێی برارەکەی دادگا موچە نابێ بۆ سێ و جۆرێک لەوەی سەرک وەزیران هەندێک جار خۆی تداخل دەکا و سوودانی بە بڕیارێکی خۆی و ناچار حکوومەتی با بڵێن وەزیری دارایی ناچار دەکا بەڵام دوجار دەبێ حکوومەتی هەرێم پابند بێ بم بڕیارەوە و ئەگەرنا من قەناعەتم وایە حکوومەت هەڵوێز وەرگرێ یا دادگا جارێکی تریانی هەڵوێز وەرگرێ لەسەر موچە خۆران چی لێ دێ بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم ئامادەی ڕادەستکردنی ئەو داهاتانەی ناوخۆ نەبووە تەنها ئەو مەبلەغە کەمە نەبێت لە بەرامبەرەوە کووتمان عێراق گۆکۆڵە 5 تریلیۆن و 400 میلیارد شتێکی ئەوای پارە ناردۆ بۆ هەرێم کە هەرێم تەنها 230 میلیاری تەسلیم کرد خۆی جێبەجێ کرد عێراق ئێستا 4 تریلیۆن و 565 میلیاری ناردووە بۆ موچە هەرکەکەی خۆی جێبەجێ کرد یاخود کەم کۆری شەیە لەوێ سەوەی کاتووە پێی بڕیاری دادگا بڵێن وەکو ئەوەی کە مامۆستا فەرمی تەنها تێبینیەک کە ئێمە هەمانە منش هەمە لەسەر حکوومەتی ناوەند بە پێی بڕیاری با بڵین دادگای فیدراالی نابێ موچەی موچە خۆران
بخرێتەنە ئەو بابەتە سیاسیەوە گرفتەکەیمە ئەوەیە زۆر داوتم بۆچی حکومەتی ناوەند ڕێگای دادگا ناگرێتە بەریاب بە جۆرێک لە جۆرەکان لە بەرامبەر ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن و هۆکارن یا ئەو وەزارەتانەی هۆکارن بۆ نەناردنی ئەو لیستانە یا حکومت مثلەن هۆکارە بۆ ئەبێ موچەخۆران باج بدەن ینی بۆ نمونە کاتێکە حکومەتی هەرێم لیستێک بە کەم و کورتی دەنێرێ یاخود داهاتی ناوخۆ ڕادەزناکە باشە بۆ لە بەرامبەرا دەبێت 20 ڕۆژ یان نزیکی مانگێ موچەخۆران دوا بکەوێت یا مەسەرەن کاتێک خەلە لە لیستی موچەی هێزەکانی ناوخۆ هەیە بە کۆ دەینێرێ پێشمەرگەیەک یاخود کەسێکی ئاسایش و هەر کارمەندێکی هێزەکانی ناوخۆ دەسڵاتی چییە بۆ دەبێت 2 مانگ موچەکەی دوابکەوێ لەمەدا حکومەتی ناوەند کەم تەرخەمە و جۆرێک لە نادادگاریەکە بەڵام لە بەرامبەر ئەوە بەڕاستی حکومەتی هەرێم وەکوتم بەرپرسیارەتێکە ئەوە داهاتی ناوخۆی نەناردووە و ئەوە لیستەکان کەم و کورتی تایە ئەوە تا ئێستا ژمرۆ تەوتینی نەکردووە ئەو تەوتینە کە بریاری مەحکەمەیەوە دەبێ بکرێ لە کاتێکە هەمومان دەزانین تەنها لەبەر هەژماری منەکە هەژماری من لە حەقەتە تەوتین نییە هەژماری من تەنها هەر ئەوەندەی ئەگەر سەریش بگرێ بە ئەلکترۆنیکردنی موچەیە دەی حکومەتی ناوەند ئەو تێبینیانەی لەسەر هەرێم هەیە و تێبینەکانیش حەقی خۆیەتی سپاس دەکەم لەگەڵ کەم و کورتەکانی سپاس دەکەم مامۆستا دڵێ سەبارەت بە نەودەوەی کە باست کرد کە ئێستا بۆی ئەوەی کە نەوت ڕادەست نەکراوە پارەی پرۆژەکان نایەوەیە بەس بڵێن بانزینەکەش نەبووتە پاڵپشتی کرا و بۆ نمە 450 لیتری بە 450 دینار ئەی بۆ ئەو هەموو نەوتە لە ناوخۆ کە دەپاڵەبرێت دوای دەبرێت بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ ئەفغانستان وڵاتانی تر بۆ لە ڕووی سوتەمەنیش سوودی لێ نابینێ لە ناوخۆی هەرێم کاریگەری نێ بۆ کە وەکو دامێک بەکاربێنرێت کە ئێستا وەستاوە لە ڕێی بۆڕێ بەڵام ڕێی تەنکەرەوە دەڕوە ئەخر من کاڵێم ئەبێ حکومەتی هەرێمی ماوە بەسەر زۆر دڵخۆش وایە بەوەی کە بۆ بڕیارەی حکومەتی دادگای فیدراڵی عێراقی کە دەری کردو بۆ هاوتاکردنی موچەخۆرانی هەموو عێراق وەکو یەک بێت بە هەرێمی کوردستانی شەوانێ لە کە حکومەتی عێراقی فیدراڵ قەرارەکەی دەرکردووە یعنی لەوە ئەڵێم باشە پێشتر پێشەوە بڕیارە ئێمە کووتما کەم و کوڕی هەبوو لە موچە هەموو پرۆژەکان وەستا بوون باش حکومەتی عێراقی نەوتی بە نرخێکی پاڵپشتی کراوە نرخێکی کەم ساڵانە بەرمی لە 2 بەرمیلی ئایا بە هەوڵاتیانی خۆی ڕۆژانە بنزین و گازوایلی تەوزیع کرد بەسەر بنزیخانەکانی خۆیان کە بیان بە خەڵک بە نرخێکی هەرزان ئێمە لەوەش بێبەش بووین بەڵام لە هەمان کاتا ئێستا کە ئەرکی موچە نەماوە لەسەر حکومەتی هەرێم لەسەر وەزارەتی دارایی لە هەمان کاتیشە بە پێی هەموو ئاژانسە جیهانیەکان کە ماڵگانە نزیکەی 250 بۆ 300 ملیۆن دۆلار داهاتی نەوتە لە هەرێمی کوردستان پشکی حکومت خۆیلانی ئەمە ئەوە لەگەڵ ئەوەش هەتاکو ئێستا ئەم پارەیە ناچێتە ناو خەزانەی گشتی حکومەتەوانێ ئەی بۆچی نایدەیت هەر ئەو نەوتەی کە هەیە نادرێ بە پاڵاوگەکانی ناوخۆ بڵێ نایرێ بە پاڵاوگەکانی ناوخۆ کە بنزین و گازوایل و نەوتی سپیش دەرکات و بیا بە خەڵک بە نرخی پاڵپشتی کرا و عینەن حکومەتی عێراقی یان کە تۆ ئەم ڕێگەگرتنەی ینی شتەکان لەوایە نازانین هێنەکەی لە چیایە لەم دواخستنی موچە ئەرقە لە دروستکردن بۆ لیستی موچە ئەرقە لە دروستکردن بۆ تەوتینی موچەخۆرانی هەرێم کە تەوتین بکرێن یعنی نهێنەکەی لە چیایە ئەوەی تەوتینەکە ئەوە ئەڵێن بڵێ بۆ ئەوەیە کە مانگانە زەریبەیەکی ڕسمێکی خۆی لێ هەڵگرێت ئەو باقانەی کە هەن سەر بە چەند کەسێکنەوە باقانە کە ڕسمی خۆیانی دی هەڵگرن ئەمە شەرکە ناگەڕێتەوە بۆ خزێنەی گشتی ئەی باشە لەگەڵ ئەوە ئەمایان لایەنی ترایە ئەی لەگەڵ ئەوە کە داهاتی نانەوتی بە پێی قانونی ئیدارەی مالی ئیتیحادی چۆنە لەگەڵ حکومەتی عێراقی چۆن و چۆن نیە ئەوە یاسایە کە یاسای ژمارە 29ە بڵێ ینی بەو شێوەیە کە چۆنە لەگەڵ ئیترە بە پێویست بە مناقەشە ناکە داهاتی ناخۆ چۆنە بە چ شێوەیە کە بنێرێت بۆ ئەوەی هەم خۆشیانی ئیسفادەکەن و هەم خەڵکیش و ئیتر هەموو مانگێک ئەم بەزم و ڕەزمە موچەیەت دواکەوێ موچە وهای لێ نایەت چووکە بە نیسبەت حکومەتی عێراقیوانێ و کوتم دەبێت حکومەتی عێراقی حکومەتێکی کۆنا
بغيری گەندەڵی کەتیایەتی بەڵام موسساتی هەیە ئێستا بۆ نمونە لە شەژمانی یەکەمە لە شەژمانی یەکەمی ئیمساڵە کە خۆی کە دایمەن بودجە بریتە لە چی بودجە بریتە لە داهات خەرجی زایدەن کورتێنان بەڵام سەیرەکەین ئەم شەژمانی یەکەمە داهاتی لە خەرجەکەی زیاترە مانایە شەژمانی یەکەم کورتێنانی نەبووە یعنی لە شەژمانی یەکەمە نزیکی 66 تریلیۆن دیناری دەستکەوتۆش کە نزیکی ئەوەی دەستکەوتووە 50 بۆ خەرجی ڕۆشتووە ماوەتەوانێ ماناوەیە بۆ شەژمانی دوو هەمیش کورتێنانی ناوێ مانای ئەوە زانێ مانای تۆ لە ڕووی داراییەوانێ لە ڕووی داراییەوە حکوومەتی هەرێم ئەگەر بێت و لەگەڵ حکوومەتی عێراقا بە تەواوەتی جێبەجێی بڕیارەکانی دادگای فیدرالی بکرێت نەوەکو بڕیاری سیاسی بکرێت هەم حکوومەتی هەرێم سوودمەندە هەموو چەخۆران و خەڵکی هەرێم سوودمەندن باش ئەی سوارت بە خانەنشینان کە یەکەم جارە موچەکانیان بە هاوتاکراوی ڕۆشتە بۆ بەغدا کە باز دەوڵەکە ئەگەر جێبەجێ بکرێت پێویستی بە 7 ملیارێکە دەچێتە سەر لیستی موچە ئەگەر هاوتا بکرێت پێ دوایە بکریان خود باسی کێشی نەبوونی سندوقی خانەنشینیش دەکەین کە بۆ هاوتاکردنەکە ڕێگریەک بێ وەڵا ئەمە حەزەکەم بە نەختێ بە وردی باسی بکەین خۆی هەموو موچەخۆرێک لە دنیاە نەوکو لای ئێمە باش ئێمەش ئەگەر حکومڕانین ئەگەر دەسەڵاتین ئیتر نازانام ناویش دەسەڵات بێ ئەمە شتێکترە ئەگەر حکومڕانیشین و حکومەتین هەموو موچەخۆرێک لە دنیاە بڕێ مانگانە بڕێک پارەی لێ دەبردرێت بە ناوی تەوقیفاتی تەقاوتیوانێ کە لە هەرێمی کوردستانیان پێشتر لە عێراقا لە 100 بوو لە موچەخۆرەکە ئەبڕا حکومەتیش لە 112 خستە سەر ئەبوو لە 190 لە 190 موچەکەی یعنی موچەکەی ئەچێتە ناو سندوقێکەوە لە هەموو دنیاوە هایە نەوکو لای ئێمە لەو حکومەتانی کە زۆر دواکەوتون زۆر گەندەڵن ئەو سندوقە کە هەیە کە پێڵن سندوقی خانەنشینی چۆن سندوقەیە بۆ قەرزی پیشەسازی بۆ قەرزی بازرگانی بۆ قەرزی کشتتوکاڵی ئەم سندوقی خانەنشی نەشەیە ئەم سندوقە ئەو پارەیە ئەچێتە ناو ئەو سندوقەوە ئەوە نیە لە ناو ئەو سندوقە هەڵگیرە و ئیتر بڵین کەڕوتێی بات بەڵکو لەو سندوقە ئەبێت ئەو سندوقە خاوەنیە بێت ئەشێ لە زۆر کاتا حکومت ئیسفادەی لێ بکات و وە بەرهێنانی پێ بکە قەرزی لێوەرگرە بەڵام قەرزە لەسەر حکومت ئەشێەوە بەرهێنانی پێ بکە بەڵام بۆی بگەڕێنرێتوانێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە مەسلەی من ئەوەی کە لێ تێگەی وکو شێوەی ئیدارەکەی لە شێوەی حسابی و دارایەکەیە هاوتاکردنی ئەو موچەیە لەلای بۆ حکوومەتی عێراقی بە قەناعەتی من بە شێوە فعلەکەی توانرێت لە ماوەی مانگێکە بۆ 40 ڕۆژ بە تەواوەتی جێبەجێ بکرێت و هاوتا بکرێت و ئیمکرێت بەڵام ئەوەی کە هەیە باشە پارەی ئەو تەقاوتیە زیا ئەکات وکو تەقاوتی شارەکانی تری عێراقی لێت لێرە حکوومەتی عێراقی داوای چیەکەڵێت و ئەم چەند ساڵە کە ئەم تەوقیفاتی تەقاوتیە ئەم لێبڕینی پارێ و لە موچەخۆران کردووە چی و لێ کردووە ئەبێ بیگەڕێنیتەوە لێرە من سەرنجێکی لێرە من سەرنجێکمێ منەڵێم نایگەڕێنێتەوەێ لێرە من سەرنجێکمەیە یعنی بەنسبەت حکوومەتی عێراقی فیدرالی شەوانێ وەزارەتی دارایی ئەوێ پێویست ناکات بە پێی بڕیارەکەی دادگای فیدرالیش بێت موچەخۆر هیچ تاوانێکی نییە موچەخۆر مانگانە لێبڕینی لە موچەکەی کراوە لە 100 کە لە موچەکەی کراوە لە 100 ئەمەلەی کراوە لەبەرەوە وەزارەتی دارایی عێراق پێویست ناکات ئەو فشارە بخاتە سەر موچەخۆر موچەی خانەنشینەکان دوا بخات بەڵکو موچەی خانەنشینی ئەوەی کە هەیە وەکو خۆی وەکو هاوتاکانی لە عێراقا بیداتێ بەڵام ئەوەی کە هەیەی حکوومەتی عێراقی چی ئەنجومەنی وەزیران چی وەزارەتی دارایی حکوومەتی فیدرالی پێویستە سکاڵا لەسەر وەزارەتی دارایی حکوومەتی هەرم تۆمار بکات پارەی ئەو موچەخۆرانە کە لە 100 چەند ساڵە لیان براوە کە پێویست بوو لە سندوقی خانەنشینیا بێت ئەوەنەیە و داوای لێ بکاتەوە لە حکوومەتی هەرێمی داوا بکاتەوانێ بە تایبەتی وەزارەتی دارایی لەبەر ئەوەی بە تایبەتی لەم کاتەشا داهاتی نەوتی و داهاتی نانەوتیشی هەیە یعنی بۆ شۆ ڕۆشتووە ئیتر لەبەرەوەی موچەی حەق خانەنشینان بە هاوتاکردنەوە بیداتێ هیچ تاوانێکیان نی ئەوان ئەگەر موچەخۆرەکان پێشەوەی خانەنشین بکرێن ئەو لێبڕینیان نەداوە ئەمە حەقە حکوومەتی
عێراقی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی سکاڵا بکات لەسەر موچەخۆر لەسەر خانەنشینی بەڵام نە ئەوان داوێنەکەواتە پێویستە سکاڵا لەسەر وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بکرێت. سپاس دەکەم. کاک سەباس سەبارەت بە داهاتی ناوخۆی کە باست کرد هیچ ڕوونکردنەوەیەکیش نییە لەسەر داهاتی ناوخۆ چونکە ئێستا تەناوی کە بەڕێزت باس کرد 230 میلیاریان ڕادست کردووە بازەوەکە سەروی 2 تریلیۆن و 400 میلیارد داهاتی ناوخۆ بۆ لە 6 مانگانە سەروی لە بینی 300 بۆ 400 میلیارد دیناری مانگانە. هیچ ڕوونکردنەوەیەکیش نییە بۆ پرۆژەکان خەرج دەکرێت چی لێ دەکرێت. داخۆ کاک حەکیم نەکرد ئەوە هەر ئێمە بە یەک تۆز یعنی چەند ساڵێک با بڵێم گەڕێنە دواوە کۆی داهاتی ئەم هەرێمە سێری و حاڵی هەرێمی کوردستان بکەین. هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە پێش ئەوەی کە بە بڕیاری دادگای فەڕەنسا ڕاوەستیە نەوتی فرۆشتووە داهاتی نەوخۆشە بووە باشە لەگەڵ ئەوەی کە ئێمە داهاتی ناوخۆ گومرگ وەکو ئەڵێ نەوتمان فرۆشتەوە کۆی ئەم هەموو داهاتە بە دەیان موچە پاشەکەوت کراوە لەگەڵ ئەوە ئەوەکەوەڵەوە حتا موچەی پارەی سندوقی خانەنشینە دەبرێت پارەی نەخۆشخانەکە ینی کۆی ئەم هەموو داهاتی کوردستان براوە اینجا پێشمان دەڵێن ئێمە زیاد لە 32 میلیارد دۆلار قەرزارین یعنی تۆ چ کارە ساتێکە لە وڵاتە چی ئەگوزاریە تۆ وەکوتم موچەت بە تاوەتی نەداوە بەشێکی زۆرت چارەکە موچە داوە بەنیوە موچە داوە با بە تاوەتی پاشەکەت کردو هەمووی اینجا لەگەڵەوە کوتم بە کۆی ئەمانە لە بەرامبەردا سیرکە لە بەرامبەردا عێراق ئەگەر بەهانەکە لە شەڕینا و داعش و کۆمەڵەشت لە بەرامبەردا عێراق زیاد لە ئێمە نفوسیەیە وەک ئێمە کە نەوتی فرۆشتووە بە تاکید شەڕی داعشیشی هەبووە یەک موچەی دوا نەخستووە یەک دیناری سندوقی خانەنشینی نەبووە کۆی ئەمانە اینجا یەک موچەی دوا نەخستووە نەک بڕین هەر چەند بە چەند ڕۆژ مەگەر حاڵەتێکی ناسایی لە کاتێک وازامانگێک و ئەگەرنا یەک موچەی نەبڕیوە دینارێکی پاشەکەوت نەکردووە لە چارەکە موچیاشتی اینجا دواتر لە سەروی 100 میلیارد دۆلار پاشەکەوتی هەیە نەک قەرزارە ئاخریسە پاشەکەوتی عێراق زۆر بەهێزە ینی لە ئاڵتون وە لە پارە باشە ینی بۆ لە وڵاتێکە ئەمە حکوومەتێکی ناوەندی ئەمە هەرێمەیەک وەک یەک شەڕمان هەبووە وەک یەک کێشەمان هەبووە هاوڵاتێکی زۆرتری لە منوتۆ هەیە هەردوو لا نەوتی فرۆشتووە هەردوو لا داهاتی ناوخۆیە هەردوو لا گومرگی هەردوو لا چی بۆ ئێمە ئەو هەموو کوتمە فەوتانی موچە و ئەو هەموو کەم و کورتێکە هەیە کە خزمەت گوزاریش تا ئاستێکی زۆر وەساوە لەگەڵ ئەوە ئێمە 32 میلیارد قەرزارین بەڵام حکوومەتی عێراقی ئەمە بەشەکە بۆیە کۆی ئەمەی ئێستەیش هەمان ئەو غامزی هەیە بەڕاستی کاک حەکیم نەو دەفرۆشرێ بە قاچاق لە سەروی 250 تا 300 هزار بەرمیل نەود ڕۆژانە بە تەنکەر دەفرۆشرێ و لەگەڵ ئەوەدا وەکوتمان داهاتی وەزارەتەکانی ناوخۆ کە وەزارەتە خەدەمیەکان لە ئاو و کارەبا و زەریبە و هەموو کە باسمان کرد هەیە و داهاتی گومرگەکان هەیە و کۆی ئەمانە نە لە موچا سرف دەکرێ باسمان کرد و نە پرۆژەش بە پێی پێویست و بەو عەدیارە تا ئێستا حکوومەتی هەرێم ڕوونکردنەوە نادا نە بە حکوومەتی ناوەند و نە بە هاوڵاتیانی کوردستان کە ئەم داهاتە چی لێ دێ بەداخەوە ینی چی لێ دێ نازانی سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ کاک سەباح قارمانی مامۆستا دلێر مەحموود سوپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ